نزیکەی 100 بەڕوبەری قوتابخانەکانی هەڵەبجەن سیستەمی بریتیش کانسڵ ڕەت دەکەنەوە ئامادە نین لە قوتابخانەکانیان جێبەجێ بکەن. هاوپێچ لەگەڵ هاتنی ناو واژووی بەڕێوەبەری باخچە و قوتابخانە و خوێندنگاکانی پارێزگای هەڵەبجە بڕیارماندا بە هەڵپەساردنی بەرنامەی بنیادنانی تواناکان لەبەر ئەم هۆکارانەی لای خوارەوە. یەکەم نەگونجانی ئەم بەرنامەیە لەگەڵ ژیان و ژینگە و کەسایەتی مامۆستا وە کەسوکاری قوتابی. دوو چارەسەر نەکردنی ئاڵانگاریەکان تەحەدیەکانی ساڵانی ڕابردووی قوتابخانەکان کە هەموو ساڵی ئاماژەی پێیەکرێت. سێ گەڕاندنەوەی سەرپەرشتیاری پسپۆڕی بۆ ناوەندەکانی خوێندن. چوار خراپی بارودۆخی دارایی کۆمەلگا بەگشتی چونکە ئەم بەرنامەیە پێویستێکی بە زۆری بە باری دارایی و پارەیەکی باشەیە ناتوانێت لە ئێستا سەرکەوتو بینتیایە. ئەم بڕیارەمان دژی هیچ دامەزراوەیەکی پەروەردەیی نییە، تەنها لە سۆنگەی خەمخۆریمان و هەستکردنمانە بۆ بەرەوپێشبردننی پرۆسەی پەروەردەیە و لە ئێستاە بارودۆخی مامۆسایان و فەرمانبەران بەگشتی لە بارودۆخێکی خراپ و ناهەموارایە. مامۆسایان لە لێواری ئەوەیان کە بایکۆتی بکەن مەترسی لەسەر ڕاگررتنی پرۆسەی خوێندنە بۆیە لە ئێساە ئامادەنین هیچ هەنگاوێک لەم بەرنامەیە بنێن و بە تەواوەتی ڕامانگرتووە. مامۆستایان و بەڕوەبەری قوتابخانەکان دەڵێن ئەو سیستەما کاریگەری خراپیە لەسەر پەروەردە و فێرکردن بۆیە ڕەتی دەکەنەوە ئاماژە بەهۆش دەکەن هیچ سوودێکی بۆ قوتابی و مامۆستا نییە. ئەوەی ئێمە بینی بێتمان بە جۆرە لە جۆرەکان خزمەتی پەروەردە ناکات بەڵکو بە جۆرێک فەوزا و ئەرکی تری زیادر کردووە بەداخەوە وەزارەتی پەروەردەش ڕۆژ لە ڕۆژ لە فشارەکانی بەردەوامە بێ بۆ ئەوەی کەشتی نوێ و تازە خاتە نێو سیستەمی پەروەردەوە بۆ بەسەر مامۆسایان و بەڕێوەبەر و سەرپەرشتیارە بەرز. چونکە مامۆستاکان ئەوەنە مەشغوڵی بریتیش کانسڵن مەشغوڵی دەرس و پرۆسەی خوێندن و فێرکردن نین. ئێمە وەکو باخچەکان بریتیش کانسڵ هاتوۆتە ناو باخچەکانەوە بەڵام باخچە وەکو ئیلزامی نییە لە وەزارەتە. کاتێک کە وەزارەت دانی پیانانێ وەکو ئیلزامی پێویست ناکا بریتیش کانسڵیشی تیا پەیڕەو بکرێت. چەند ساڵێکە لە قوتابخانەکان سیستەمی بریتیش کانسڵ جێبەجێ دەکرێت. کێبڵکەی لە نێوان قوتابخانەکان دروست کردووە و هەندێک جاریش پارە لە مامۆستایان کۆکراوەتەوە بۆ چالاکی. بەڵام لە ئێستادا ناڕەزایەکی گەورە دژ بە سیستەمەکە دروست بووە و نزیکەی 100 بەڕوبەری قوتابخانەکانی هەڵەبجە واژۆیان کردو و لە ڕێگەی یاداشتێکەوە ئاڕاستەی پەروەردەیان کردو چیتر ئامادە نین سیستەمەکە جێبەجێ بکەن چونکە لەگەڵ بارودۆخی ژنگەی قوتابخانەکان و مامۆستایاندا ناگونجێت. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.